دۆزەخدا پەنا بەخوای پەروەردگار ئیسراحەت نییە، ماندوو دەرکردن نییە، یەک دەقیقە ئیسراحەت نییە. بتەوێت ئیسراحەتێ بکەی، ئێمە کاتێککە ماندوو دەبین ئیسراحەتەکەین دەخەوین، بەڵام لە دۆزەخدا نەخەو هەیە نە ئیسراحەت. پەنا بەخوای گەورە ئیسراحەت نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە فەرمووی: أتحسبون أن نار جهنم مثل ناركم هذه هي أشد سوادا من القار. فەرمی وا دەزانن ئاگری دۆزەخ وەکو ئاگرێکی دنیای ئێوە وایە؟ نەخێر. دەفەرمێ سوێن بەخوا ئاگری دۆزەخ لە قیر ڕەشترە، واتە سوور نییە، زەرد نییە، سەوز نییە، وەکو ئاگرەکانی دنیا شین نییە، لە قیر ڕەشترە. قیری ڕەش نەوتە ڕەشە چۆنە؟ ئەفەرمێ ئەو ئاگرە ئابە و شێوەیە، واتە ڕۆشنایی لە دۆزەخا نییە، ئاگریەکە ڕەشە. پەنا بەخوای گەورە. ئیتر ئیسراحەت و خەوی چی؟ ئینسانێک لەناو عەزابی خوادا بێ، خوای گەورە دەفەرمێ: لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل. ئەوانەی کە لە دۆزەخدان لەسەر و لە خوارەوە، واتە سەقفە بانسەریان و ژێر پێیان هەمووی ئاگرە، بە فەرش ڕاخراوە. ئینسانێک ژێری ئاگر بێ و سەری ئاگر بێ، بیهێنە بەرچاوی خۆت لەش ئالێرەدا بی پەنا بەخوا، ژێرت ئاگر بێ و بڵێسە بدا و سەریشۆ ئاگر بێتە خوار و لەردوو لاوە بۆت، خەو ئیسراحەتی چی؟ لا يموتون فيها ولا يحيا. تەواو، ثم لا يموتون فيها ولا يحيا. ئەوانەی کە لە دۆزەخدان نە ژیانیان هەیە و نە مردنیش، ئەوە ژیان نییە ئەوانەی تێدان، و ناشمرن نەجاتیان بێت. بۆ خۆمان بخەین ناو دۆزەخەوە، بە کردەوەی خراپ، بە زینا، بە خەڵک کوشتن، بە خیانەت، بە خەش، بە فڕوفێڵ، بۆ خۆمان بخەین ناو ئاگری دۆزەخەوە. با هەوڵێک بۆ بەهەشتی خوا بدەین، بۆ ئینشاءڵڵا بە ئیسراحەت بۆ خۆمان بژین، ژیانێکی خۆشمان هەبێت. چونکە بەخوا لە بەهەشتا ژیانێکی خۆشمان بۆ مسۆگەر کراوە، بەس بەخوا لە دۆزەخدا ژیانێکی پڕ لە بەدبەختی و نەهامەتیمان بۆ حازر کراوە. ئەو کەسانی کە لارن، ئەو کەسانی کە فەرمانی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێ ناکەن، دۆزەخێکی سەختیان بۆ دانراوە. کەواتە خەو ئیسراحەت لە دۆزەخدا نییە. پەنا بەخوای گەورە.